کاگەیونس سڵاوت لێ بێ پێم بڵێ بەرنامەکەت پێ چۆن دەرەجەیەک بوو سوحبەتی خۆشمان کرد لەو خۆمان قورسترین پرسیاری کاگەرسەلانی چ بکە لێ کردی وەڵا پرسیارەکانی خۆش بوو قورسی تێدا نەبوو خوا هەڵناگری نازانم خاتری میگرتی ئەزی بە موستایە باشە جەناب لەگەڵ کارمەند نێوانت خۆشەوە چیە مۆزوعەوە کارمەند لەلای منەوە وەکو هونەرمەندێکی زۆر خۆشەویستە وەکو عیلاقاتیشمان زۆر بەخۆتە خۆشیم دەوێ باشە دەمەوێت بپرسم چۆن بتوانین هونەری تورکمانی پێش بخەین لە شاری هەولێر یان لە هەرێمی کوردستان بەخوای باسمان کرد تۆزێک وەزعەکە یانی یارمەتی دەوێ وەکو برا مەسوولەکانی تورکمانان تۆزێک دەبی هەندێک یارمەتی هونەرمەندەکان بدەن وانش چالێ لە گۆمەڕە زەمانی ئینشاءالله خۆ دەزانی قەیرانێکی بەخۆت شەیە ئینشاءالله و قەیرانە حەلبیویش حەل دەبی ئینشاءالله چەند ناوکت پێ دەڵێم دەمەوێت ڕای جەناب بزانم لەسەر ئەو ناوانە عازری فەرموو یەکەم ناو مشکۆ مامۆستایە هابە مامۆستایە جەمیل قەبقابچی مامۆستایە محەممەد ئەڕبیبی مامۆستانەوانە هەرۆندا ئەوانە مەکتەبنەوەوانە مامۆستای من و مەکتەبی منەوەوانە باشە ڕاستە ژمارە پیاوانی تۆمار کردووە لەسەر تۆمارکردنی کلیپ لە نێو هونەرمەندانی تورکمان چۆن ژمارە پیاوانی تۆمار کردووە لە تۆمارکردنی کلیپ و گۆرانی لە نێوان هونەرمەندانی تورکمان ژمارە پیاوانی کتێب و شێوەیە زۆرمەیە کلیپیشتو هەم زۆرەیە چۆتە قالبی ژمارە پیاوانی مەسەن لە هەمیان زۆرتر بێ بەخوای من ناتانەمە و قەرارێ بدەم دەبی خەڵک قەراردا باشە جاران هونەری میلی تورکمان هاندەری زۆر بوو لە ناو خەڵک باو بەڵام ئێستا وەکو پێشوون نییە هۆکارەکەی چییە بەخۆی احتیمال لایەنگۆ وای لێدی بەس شعبێتێک و ناوەکی زۆرەیە مەسەن لاولێرە مەسە حەفەلات و بگواستنەوە زەواجشمان باشە باشە پێشتر مەبەستم لەوەیە کە پێشتر ئەوکانی کە تورکمانیش نەبوون زۆر گوێبستی بوون بەڵام ئێستا ئەوان نییە بەخوای بڵێم سەبەبەکەی چێ نازانم خەڵک زەوقی نەمایە خەڵک لە خۆی بێزار نازانم شتانە دوایین پرسیار ناوی کەسەکەت پێ دەڵێم چ پەیامەکەت هەیە لۆی باوکی خوا لێی خۆش بێت جێگای باش بی ئینشاءالله حەقەت باباتی بۆمان کردو زۆر لامە ڕاوەستا و زۆر پژی مەش کردیا ئینشاءالله جێوەمەکانی باش دەبی یا ڕەبی